کاتت باش بەخێر بێی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 13 لە لاپەڕە 13 گەیشتینە پرسیاری 11 دەربارەی هەموو ئەو ڕەنووسانە بنووسە کە دەکرێت شوێنی بگرێتەوە، شوێنی ئەو هێمایە بگرێتەوە، ئەو هێمایە کە لێرەش هەبوو. لەوانەکانی ڕابردوو باسی پرسیاری دەم کرد کە تۆزێک ڕەنگە ئاسانتر بی لە 11 دەتوانی بگەڕێەوە وانەی ڕابردوو ئەگەر بتەوێ زیاتر بزانی دەربارەی پرسیاری 10. پرسیاری 11 مەبەست چییە لە هەموو ئەو ڕەنووسانە بنووسە؟ مەبەست ئەوەیە کە لێرە ڕەنووسێک هەبووە، ڕەنووسەکە ڕەشکرایتەوە یان سراوەتەوە، ئەو ڕەنووسە کە لێرە بووە دەبی بیدۆزینەوە بیبینینەوە بە مەرجێک کە ئەو ژمارەیە هەمووی هێشتا هەر گەورەتر بی لەو ژمارەیە. بەڵام لە پرسیارەکە ڕادیارە کە هەموو ئەو ڕەنووسانە واتە تەنیا یەک ڕەنووس نییە کە لێرەی دانەی بڵێ ئەو ڕەنووسە، لەبەرەوەی زیاتر لە یەک ڕەنووسەیە پێویستە هەموویان بنووسی. ئەگەر هەروە بە خێرایی چاوە بخشینین بە هەردوو ژمارە لە لای ڕاستەوە دەست پێ بکەین، ئەوە یەکەم دابڕینی یەکەکان، لێرەش یەکەم دابڕینی یەکەکان. ئەگەر نەزانی دابڕین مانای چێ دەبی بگەڕێەوە وانەکانی پێشتر. دابڕین لە 3 ڕەنووس پێک دێ. پاشان دابڕینی دووەم لێرە کە ئەو ڕەنووسە نادیارەش دەگریتەوە دابڕینی هەزاران، لێرە لە ژمارەکەی دووەم ئەو 3 دابڕینی هەزارانە. 6 9 5 لێرەش ژمارەکە ڕەنووسەکە دیارنیە بەڵام 9 و 6مان هەیە. پاشان دابڕینی ملیۆنان 4 2 3 لێرەش 4 2 3 کە دەبینین ملیۆنەکان وەک یەکن، لەبەرەوەی پێویست ناکە بەراوردکەین کە ئەو ژمارەیە گەورەترە لەبەر ئەوەی نییە ملیۆنەکەی گەورەتر، لەبەرەوەی 100 هەزارانەکەی گەورەترە یان 10 هەزارانەکەی یان هەزارانەکەی یان سەدەکەی یان دەیەکەی یان یەکەکەی. یەک لەوانە دەبی گەورەتر بی لە یەک لەوانە. ملیۆنەکان گەورەتر نین وەک یەکن، تەمەشایانکەین 423 ملیۆن لێرەش 423 ملیۆن. ئێستا بیر لە چ دەکەینەوە؟ تەنیا بیر لە دابڕینی هەزاران دەکەینەوە کە چ بکەین چ دانەین هەتاوەکو ئەو ژمارەیە هەمووی گەورەتر بی لەو ژمارەیە. ملیۆنان ئەوە باسی ناکەین، تەماشای ناکەین. دەینە لای دابڕینی هەزاران، یەکەم ڕەنووس لە ژمارەی دەستی چەپ چییە ڕەنووسەکە؟ ڕەنووسی 6. ڕەنووسی 6 لێرە ئەگەر ڕەنووسێک دانین گەورەتر بی لە 6 بۆ وێنە 7، ئەو ژمارەیە بێگومان گەورەتر دەبی لەو ژمارەیە، وەڵامەکەمان ڕاست دەبی، کێشەمان نییە، کەواتە یەکسەر دەڵێن ڕەنووسی 7 باشە، لێرە دای دەنێین وەڵامەکە 7 داماننا باشە. پاشان بیر دەکەینەوە ڕەنووسە شکەش ڕەنگە بە کەلک بێ، ڕەنووسی 8 دیسان 8 گەورەترە لەو 6ە کە بەرامبەری یەکن، خانێ 100 هەزارانن، 8 هەر باشە، 8 هەر ڕاستە، کەوابوو 7 ڕاستە 8 ڕاستە. ئەدی ئەگەر ڕەنووسی 9ماندانا 9 هەر گەورەترە لە 6 هەر گەورەترە،
کەوابوو 9 ڕاستە. کەوابوو 3 وەڵاممان هەیە، 3 ڕەنووسمان هەیە، 7 و 8 و 9 هەموویان وا دەکەن ئەو ژمارەی هەمووی گەورەتربی لەو ژمارەیە. بەڵام ڕەنووسەکی دیکەش هەیە کە ئەویش لێرە 6ە. ئەگەر لێرە 6 بوو چ دەبی؟ بێگومان 6 و 6 یەکسانن، ئەو ژمارەیە جارێ هێشتا گەورەتر نییە. پاشان کە 6ەکە دانرا دەچینە لای 9یەکەی، ئەو 9 بەراورد دەکەین لەگەڵ ئەو 9 وەک یەکن، هێشتا هەر ژمارەکە گەورەتر نییە. بەڵام کە چووینە لای ئەو 6ەکەی دیکە لەگەڵ ئەو 5 بەراوردمان کرد، 6000 گەورەترە لە 5000. کەوابوو ئەگەر 6ش لێرە هەبوو ئەو ژمارەیە هەر گەورەترە. کەوابوو ڕەنووسی 6ش هەر ڕاستە. ڕەنووسی 6ش ڕاستە. 6 لێرە 6 ڕاستە، 7 ڕاستە، 8 ڕاستە، 9 هەر ڕاستە. کەوابوو 4 ڕەنووس هەیە وا دەکات ئەو ژمارەیە لای دەستی ڕاست گەورەتر بی لە ژمارەکەی لای دەستی چەپ. ئەوە تەواو بووین لەو پرسیارەی. ئێستا دەچینە لای پرسیاری پاش ئەو پرسیارە 12. پرسیاری 12 دەربارەی بابەتێکی دیکەیە. ئەم خشتەیە بەکاربهێنە بۆ شیکاری ڕاهێنانی 12 هەتا 15. 12 هەتا 15 ئەو خشتەی بەکاربێنە. کامە خشتە مەبەستیتی؟ ئەو خشتەی دەستە چەپمان لێرە خشتەیەک هەیە لە چ پێک هاتووە ئەو خشتەیە؟ لە سەر ناوی خشتەکە چییە؟ ناوی هەیە، سەردێری هەیە، ڕووبارەکان لە جیهاندا. پاشان 1 2 3 4 5 6 لە 6 ڕیز پێک هاتووە ئەو خشتەیە، و لە 3 ئەستوونیش پێک هاتووە یان ستون. لە ستونی یەکەم نووسرایە ڕووبار، لە ژێرە ستونەی ڕووبارەکانی ئەمەزۆن، شانغ، دیجلە، فورات، نیل دانرایە. پاشان ستونی کیشوەر ئەمریکا، ئاسیا، 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 ئەفریقیە. پاشان درێژی بە کیلۆمەتر، درێژیەکانیش دانراون بە ژمارەی ڕەنووسی، بە نووسینی ڕەنووسی. تەماشایەکی خشتەکە دەکەین بە خێرایی و پاشان دەگەڕێنینەوە لای پرسیارەکان و دیسان دەینەوە لای خشتەکە. پرسیاری 12. پرسیاری 12 کام ڕووبار درێژترە، ئەمەزۆن یان نیل؟ ئەمەزۆن یان نیل؟ دەچینە لای خشتەکە، تەماشای ئەمەزۆن و نیلی دەکەین. ئەمەزۆن و نیل، درێژیەکەی ئەمەزۆن، درێژیەکەی نیل. تەماشای هەردوو درێژی ڕووبارەکە دەکەین بە کیلۆمەتر. دەبینین هەردووچیان لە ژمارەیەکی 4 ڕەنووسی پێک هاتوون. کەوابی دەتوانین ڕەنووس بە ڕەنووس بەراوردیان بکەین لە دەستی چەپ. ئەمەزۆن درێژەکەی 6000، نیلیش هەر 6000. ئەوە نەماتوانی بزانین کامیان درێژترە. پاشان دەچینە لای ڕەنووسی پاش ئەو. ئەمەزۆن 4، نیل 6. کەوابوو نیل لەبەرەوەی 6 گەورەترە لە 4. نیل درێژترە لە ڕووباری نیل درێژترە لە ڕووباری ئەمەزۆن. ئەو پرسیارە تەواو شیتڵ کرا. دەچینە لای پرسیاری 13. پرسیاری 13 کام ڕووبار لە ئاسیا لە 2750 کیلۆمەتر درێژترە؟ لە ئاسیا. دەچینە لای خشتەکە کە هەیتمان. چەند ڕووبار لە ئاسیایە؟ 1 2 3 چانغ، دیجلە و فورات.
کامەیان لە 2750 درێژترە. ژمارەکمان هەیە کە 2750 با بینوسمەوە لێرە 2750 دەبی بەراوردی بکەین لەگەر درێژی ڕووبارەکانمان. هەمووی ڕووبارەکان ناتەنیا ئەو سێ ڕووبارە. لەگەڵ یەکەم ڕووبار بەراوردی دەکەین ئەو 2750 لەگەڵ درێژی ڕووباری چانغ. چینە لای دەستی چەپ، لێرە 2 هەیە، لێرە 6 هەیە، 6 گەورەترە لە 2 کەواتە چانغ گەورەترە لە 2750 ئەوە 1. پاشان دەچینە لای دیجلە بەراورد دەکەین لە ژمارەکەمان 2 بە 2000 لە لای چەپ، لێرە ئاسیا دیجلە 1000 بە 1000 دەست پێ دەکا، 1000 کچکەترە بچووکترە لە 2 کەواتە دیجلە یەکەک نییە لەو ڕووبارانەی درێژترە لە 2750. دیجلە لە بیر دەکەین، دەچینە لای ڕووباری فورات. بەراوردکردنەکە دیسان ژمارەکەمان بە 2000 2 بەراورد دەکەین لەگەڵ 2، ناتوانین بزانین فورات گەورەترە یان نا. پاشان دێینە لای 7 ڕەنووسی سەدان بەراورد دەکەین لەگەڵ 7 ڕەنووسی سەدان. یەکسانە، هێشتا نازانین ئایا فورات درێژترە یان نا. پاشان دەچینە لای 5 کە ژمارەی دەیانە بەراورد دەکەین لەگەڵ 8 کە ئەویش ژمارەی دەیانە. 8 گەورەترە لە 5 کەوابوو ڕووباری فورات درێژترە لە 2750. وەڵامی پرسیارەکە چییە؟ دەڵێ 2 ڕووبار هەیە، ڕووباری چانغ و ڕووباری فورات لە ئاسیا کە درێژترن لە 2750. ئەو پرسیارەش تەواو بوو. بینە لای پرسیاری 4دا کام لەم ڕووبارانەی لە خشتەکەدا هەیە درێژترینیانە و کامیان کورتترینیانە؟ هەرە درێژەکە هەرە کورتەکە دەست نیشان دەکەی، دەچینە لای دەستی چەپ، ئەو 5 ڕەنووسە بەراورد دەکەین، دەبینین 6 6 1 2 6 بچووکترین ڕەنووس کامەیە؟ 1 کەوابوو دیجلە کورتترینیانە، چونکە 1 بچووکترە لە هەموو ئەوانی دیکە کە بەراوردمان لەگەڵیان کرد. ئەوە کورتترین ڕووبارمان دیتەوە. درێژترین ڕووبار ئەوە ڕۆیشت ئاسیا دیجلە، هیچ چیتکە بەراورد ناکرێ. دێینە لای 6 6 2 6 بۆ ئەوی بزانین درێژترین ڕووبار، چونکە کورتترینمان دیتەوە. فورات تەواو چیدی بەراورد ناکرێت، چونکە فورات بە 2 دەست پێ دەکا لە خانەی هەزاران، ئەوانی دی هەر سێک بە 6 کەوابوو فورات چیدیکە لە بەراوردکردندا نییە. ئەوانی دی هەر سێکیان بە 6 دەست پێ دەکەین، ناتوانین بزانین کامەیان درێژە، لەبەرەوەی دێینە لای ڕەنووسەکەی دی 4 3 6 کامیان گەورەترە؟ 4 3 یان 6 بێگومان 6 کەوابوو زانیمان نیل درێژترین ڕووبارە لەو خشتەیە و دیجلە کورتترین ڕووبارە لەو خشتەیە. هەتا ئێرە دێمە کۆتایی ئەوانەیە و هەتاوانەی داهاتوو هەر بژیت.